قوتابیانی بەڕێز ئەو کاتتان باش قوتابیانی پۆلی دوانزە ئەمڕۆ لە بابەتێکی نوێ لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوام دەبین لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی. تەبعاً بابەتی ئەوڕۆمان Expressing Purpose یەک لە بابەتە زۆر گرینگەکانی پۆلی دوانزەیە کە بە بەردەوامی ساڵانە لە ئیمتیحانی کۆتایی یان تاقیکردنەوەکانی کۆتایی نمرەمان لەسەر هەیە، دوو نمرەی تیا دێتەوە و ئێوەی خۆشەویست دەبێ لەو بابەتە بە باشی تێبگەن لۆ ئەوەی ئێمە ئەو دوو نمرەمان لە کیس نەچێ. ئەگەر ئێمە بین باسی بابەتی Expressing Purpose بکەین، یەک لە بابەتە خۆشەکانە بەڕاستی بابەتێکی ئاسانە، بابەتێکی قورس نییە، ئێوەش نابێت لە خۆتانی قورس بکەن. ئێستا ئێمە دێن بزۆر بە جوانی بۆ ئێوەی خۆشەویستی باز دەکەین. ئازیزان ئەگەر ئێمە سیرکەین، طبعاً کاتێک ئێمە دەمانەوێت مەبەستێک یان شتێک دەرببڕین، ئێمە پێویستیمان بە کۆمەڵێک کنجەکشن هەیە. کنجەکشنەکان بەسەر سێ گروپی جیاوازدا دابەش کراون. ئەو کنجەکشنانە بۆ دەربڕینی they are used to express purpose. طبعاً ئەوانە لە بۆ دەربڕینی مەبەست بەکاردێن و ئەوانە ئەو کنجەکشنانە to in order to so as to and so that in order that and for the purpose of ئەو کنجەکشنانە ئەو حەوت ئەو شەش کنجەکشنەی هەیتمان ئەوانە بۆ پێکبەستنەوەی دوو ڕستە بەکاردێن. بەشی یەکەممان کە ڕستەی سەرەکیە main statement هەیە main sentence و بەشی دووەم ڕستەی مەبەستەکەیە کە مەبەستمان main sentence-ەکەی یان aim sentence-ەکەیە کە ڕستەی مەبەستەکەیە. ئەوانە ئەو کنجەکشنانە بۆ پێکبەستنەوەی هەردوو ڕستەکە بەکاردێن. ئێستا ئێمە یەک باسییان دەکەین، هەم شێوازی پۆزیتیڤ هەم شێوازی نێگەتیڤیان. زۆر بە جوانی ئێوە بیرتان یان هۆشتان لە لای من بێ بۆ ئەوەی بە بابەتەکە لە بابەتەکە بە جوانی تێبگەن و شارەزا بن. ئازیزان تەماشا بکەن. ئەمن بەو شێوەیە دابەشم کردوون گروپی تو، گروپی that و گروپی کۆتایی کە تەنیا کنجەکشنێکمان هەیە ئەیش for the purpose of. ئەگەر ئێمە سیر بکەین لە گروپی یەکەم، سەرەتا بەڕستەی سەرەکی دەست پێ دەکا، دواتر یەک لە کنجەکشنەکان بەکاردێ to in order to so as to. ئایا ئەوانە جیاوازیانەیە نەخێر بەی شێوەیەک هەر یەکێک لەو کنجەکشنانە ئێمە بەکاربێنین زۆر ئاساییە. طبعاً they followed by base. ئەو کنجەکشنانە ڕاستە خۆچیان لە دوودێ بیسیان لە دوودێ کەواتە ڤێربێکی بیس یان چاوگێکیان لە دوودێ و لە دوای to in order to so as to they followed by base then we have complement. دواتر تەواوکەرەکە دێتن. ئازیزان ئەلێرە زۆر گرینگە ئەتوو بزانی لە دوای هەر سێ بابەتەکە هەر سێ گروپی کنجەکشنەکان هەر سێکیان دەبێ بزانین ئێمە بیسمان دێ، دەبێ بیس هەبێ. ئازیزان تەنها لێرە بیسەکەمان بە ڤێرب ING کەواتە گروپی یەکەم و دووەم بیسێکی سادە دێ، بەڵام گروپی سێم ئەو بیسەی کە دێ یان ئەو ڤێربەی کە دێ دەبێ ING پێوە بێ. تەماشاکەن ئازیزان، خۆشەویستان تەماشاکەن. to in order to so as to ئەوانە چیان لە دووهات؟ ڕاستەخۆ بیسیان لە دووهات. بەڵام so that و in order that ئەوانە چیان لە دوودێ؟ زۆر گرینگە سەبجەکتیان لە دوودێ. کەواتە فەرق دروست بوو، جیاوازی دروست بوو لە نێوان یاسای یەکەم لەگەڵ یاسای دووەم. یاسای یەکەم جەماعەتی تووەکان تو بیسیان لە دوودێ، بەڵام یاسای دووەم جەماعەتی ذاتەکان so that و in order that کە هیچ جیاوازیشان نییە لە نێوان ڕاستەخۆ چ دێ ئازیزان؟ سەبجەکت دێ. لە دوای سەبجەکتەکە ئەو مۆدەڵ ڤێربانەمان دێ. will can may یەک لەو مۆدەڵ ڤێربانە دێ، یان will یان can یان may. ئەوە لە بۆ present. ئەگەر ڕستەکەمان past بێ would could might یەک لەو مۆدەڵ ڤێربانە دێ. طبعاً ئەمە لە زمانی ئینگلیزی دەبێ ئەوە بزانین بە بەردەوامی modal verbs followed by base. بەردەوامی مۆدەڵ ڤێربەکان چیان لە دوودێ ئازیزانی من؟ بیسیان لە دوودێ. کەواتە دەبێ وریابین هەم لە بابەتی کنجەکشنە تووەکان هەم لە کنجەکشنە ذاتەکان ئێمە دەبێ بیسمان هەبێ، بەڵام لە تووەکان ڕاستەخۆ بیسەکە دەکەوێتە دوای تووەکە، بەڵام لە ذاتەکان سەبجەکتێک دێ، دواتر لە یەک لە مۆدەڵ ڤێربەکان دێ، دوای مۆدەڵ ڤێربەکە ئینجا بیس دێ. کۆتا یاسا کە ئێمە شی بکەینەوە دیسان ڕستەی سەرەکی ئەو کنجەکشنەمان هەیە for the purpose of یەک کنجەکشنی بەتەنیایە، لە دوای ڕاستەخۆ چ دێ ئازیزانی من؟ ڤێرب ING دێ. ئەو فەرقی هەیە لەگەلەوانە بەڕاستی
ئەوە یەکەم بەیز بوو بەڵام ئەویان سەبجێکتە بەڵام ئەویان ڤەرب ئاینجیە یعنی ئەگەر لە دوای داشەکەی کە لە پرسیاری وزاری بۆمان دێتەوە ڕاستەوخۆ ڤەرب ئاینجی هات ئێمە دەبێت چ بەکاربێنین for the purpose of ئەگەر بەئیس هات ڕاستەوخۆ ئەگەر بەئیس هات تۆ دەبێت یەک لە تووەکان هەڵبژێری یان تو یان in order to یان so as to بەڵام ئەگەر سەبجێکتێک لەگەر یەک لە مۆدڵ ڤەربەکان هات وەکو وڵ و کانومەی ئەوە دەبێت so that یان in order that بەکاربێنین ئازیزان ئەوەی باسمان کرد هەر هەمان شێوازی پۆزیتیڤە ئەدی نێگەتیڤەکەیان چۆنە نێگەتیڤەکە بەڕاستی گرینگە in order to when we change to negative form کاتێک دەیگۆڕین لە بۆ negative form دەبێت we should say in order not to دەبێت بڵێن in order not to زۆر جار هەیە ئەو نۆتە یاری پێەکە دەهێنێتە دوای تووەکە یان دەیهێنێتە دوای ئینەکە دەبێت بزانی وریابی کە بە بەردەوامی شێوازی نێگەتیڤەکەی in order to دەبێت بڵێن in order not to ئەدی so as to so as not to کەواتە جەماعەتی تووەکان نۆتەکە دەکەوێتە پێش تووەکە ئاگادار بە قوتابی خۆشەویست دواتر ئینجا بەیسەکە دێ باشە من چۆن بزانم دەبێت نێگەتیڤەکە هەڵبژێرم یان پۆزیتیڤەکە لەو حاڵەتە ئێمە دەبێت بڵێن it depends on the meaning دەوەستێتە سەر مانای ڕستەکە ئەگەر مانای ڕستەکە شێوازی پۆزیتیڤی پێبووێ یان پێویستی بە شێوازی پۆزیتیڤ بێ دەبێت شێوازی پۆزیتیڤەکە هەڵبژێری بەڵام ئەگەر شێوازی نێگەتیڤی پێبووێ یان شێوازی نێگەتیڤی پێویست بێت دەبێت شێوازی نێگەتیڤەکە هەڵبژێرین کەواتە ئەلێرە ئازیزانی من it depends on the meaning پەیوەستە بە ماناوە لە بۆ شێوازی پۆزیتیڤ و نێگەتیڤەکە مەبەستمە بەشی دووەم کە سۆداتە ئەدی ئەوەیان نێگەتیڤ فۆرمەکەی چۆنە قوتابیانی ئازیزە کاتێک ئێمە سۆدات و ئینەوە دەدات لە دوای ڕستەی سەرەکی دێ دواتر سەبجێکت دێ لە دوای سەبجێکتەکە مۆدڵ ڤێربەکان دێ کەواتە ئێمە شێوازی نێگەتیڤیان فۆرمی نێگەتیڤەکەمان نۆتەکەمان دەکەوێتە سەر مۆدڵ ڤێربەکان وڵەکە دەبتە want woodەکە دەبتە wouldn't کانەکە دەبتە can't کودەکە دەبتە couldn't مەیەکە دەبتە may not and mightەکە بە هەماشەوە might not ئەوانە ئازیزانی من نۆتەکان دەکەوێتە سەر مۆدڵ ڤێربەکە بەڵام ئەلێرە دەکەوێتە سەر کەنجەکشنەکە ئاگال لێوی ئازیزان دواتر بەیسەکە دێ باشە ئەدی for the purpose of ئەویش نێگەتیڤ فۆرمەکەی چۆنە تەمان یەکسەر دەڵێن for the purpose of not ڕێک دەکەوێتە پێش ڤێرب ئاینجەکە و دوای کەنجەکشنەکە ئاگادار بە ئەوە شێوازی نێگەتیڤەکە کەواتە ئێستا ئێمە ئازیزانی من دەبێت سەرەتا ئێمە قاعیدەکان یان ستراکچەرەکانیان بناسینەوە زۆر مهمە لە بۆ وەڵام هەر کاتێک تۆ لە دوای داشەکە یان لە دوای بۆشاییەکە ڕاستەوخۆ بەیست هەبوو جەماعەتی تو بەکاردێ to in order to so as to هەر کاتێک لە دوای داشەکە سەبجێکتێک لەگەڵ مۆدڵ ڤێربێک هەبوو ئێمە دەبێت جەماعەتی داتەکان بەکاربێن سۆدات و in order that ئەدی ئەگەر ڤێرب ئاینجی هەبوو ئەوە for the purpose of بەکاردێنین ئەوە سەبارەت بە ناسینەوەی ستراکچەرەکانیان ئازیزان ئەگەر ئێمە بین با سەیری نمونەکان بکەین مادام زانی نمونەکان چیمان پێ ئەڵێن ئەوەش هەموو ئەو تێبینیانەی کە تازە بە زار وتم ئێستا بە تێبینیش بۆم نووسیون ئازیزان ئەگەر ئێمە سیرکەین تەماشای ئەو نمونانە بکەین نمونە یەکەم he went abroad for the purpose of studying English he went abroad for the purpose of studying English باشە ئێستا ئەلێرە ئەگەر سیر بکەین ئازیزان ئەو چووە بۆ دەرەوەی وڵات بۆچی بۆ مەبەستی studying English خوێندنی زمانی ئینگلیزی کەواتە لە دوای کەنجەکشنەکە چه هاتووە ئازیزان verb ing هاتووە مادام verb ing هاتووە من دەبێت بەکاربێنم for the purpose of دەبێت purpose of بەکاربێنین لەبەر هەندێ لەبەر ئەوەی verb ing مان هەیە ئازیزان Okay, example 2. I took it to him so as to have a better understanding for the situation. من قسم لەگەڵ ئەو کرد بۆ ئەوەی باشتر لە بابەتەکە یان لە حاڵەتەکە تێبگەم باشە ئەلێرە لە دوای کەنجەکشنەکە چه هاتووە ڤێربەک هاتووە کە verb to have مەبەستمان بەیسە شێوازی بەیسەکەیتی
verb ing man here? No, we don't have verb ing. Do we have subject with modal verb will, would, can, could, يعني may, might? No, we don't have modal verb. أليرا modal verb مش معنية إكواتا جماعتي تو كان بكاردي so as to بكاردي بودر بريني ما بست من قسم لقل أو بكرد لبرتي لبر أوي ما بست ما لا باردو هيبة باشي تيبقم. He bought the land أو خاككي كري for the purpose of building a house on it. بو أوي خانويتي لسدروز بكا أو عرزكي كري بو أوي يعني خانوكي يعني خاككي كري بو أوي خانويتي لسدروز بكا. أليرا أزان تماشا بكر لدواي conjunction راستا خود ساعتيا building verb ing هاتيا ما دام verb ing تيجي كواتا دبي إلا for the purpose of بكار بينين. يعني he went to England for the purpose of studying English literature. أو تسوى إنجلترا بو أو يتسبخ خوينه studying verb ing كواتا for the purpose of بكاردي English literature أدبي إنجليزي بخوينه كواتا أليرا بهماشي وكنجكشن كمان دبي تسبه for the purpose of أقدر با. I ate more bananas so as to increase my potassium levels. من بنانا يعني موزي زيادة دخون بو أوي رجي كالي بوتاسيوم لا جستم برز كموا كواتا so as to لدواي conjunction كي تساعت وقتها يعني عزيز verb basic هاتوا أو verb basic كواتا هر كاتك verb basic من هبي دبي جماعتي تو بكار بين so as to يعني in order to هريك كشان بي كشينية دتوانم بكاري بينهم. She will go to the cinema so as to watch the new movie. أو كتكاد سيت السينما بو أو السيري فيلم نوية كبكة أليرا التماشا كان عزيزا لدواي سو أستو راستا خوت هاتيا verb base هاتيا كواتبها ماشيوا سو أستو بكاردينين. He got a visa أو visa يورقت so that he can travel to the USA بو أوي بتواني قجبك لبو أمريكا أليرا لدواي سو ذاتك subject هاتوا دواتريق لموضوع كان إنجا verb base هاتوا عزيزا أقال لدواي conjunction أقرأ استخو subjectك هات أو the subject كمان now be and pronoun bit طبعا mostly we use pronoun and we have the new sentence ورصي شنوية أما عادة يجلس زينا وكان تتواني بكار بيني كشيني و so that من بكار هنا ولا بدأوا subject هاتوا بيس هاتوا لو بتواني متوكان بكار بيني من الآخر verb ing هاتوا بو بتواني for the purpose of بكار بيني من الآخر بيشويك. Concentrate on your exercise in order not to make any mistakes. كاتك تو تركيز دكي سر نمونا كان يعني مشكي زيادة دكي تركيز دكي سر مشكا كان in order not to make any mistakes بو أوي هيت حاليق نكي لتأخذنوي كوتاي يعني لتأخذنوكا اللي ده عزيزان شوازي نيجاتيف بكار هاتوا لبر أوي إما أماجة دكيم با شتيشي نريني وكو مستيك هلا كواتا بو أوي إما حالا نكين not to make any mistakes بو أوي حالا نكين و in order to بكار هاتوا بلان بشوازي نيجاتيف لبر أوي verb base man هي أقدر بن. You must take your umbrella so as not to get wet. تو بيستا ستركي يعني سيوانا كهل بقري كاتي دستي دروا لبر أوي بو أوي ترنبي كواتا so as not to get wet. بو أوي إما ترنبين وبيسش مان هي أليرا ما دام verb base مان هي دبي so as to بكار بينين بلان بشوازي نيجاتيف لو أوي إما خو عم بارزين ترنبين. She exercises regularly for the purpose of not getting fat. كتكا بتنيا مشق دكا بو أوي بتواني بو أوي قلو نبي يعني بو أوي كيشي دابا زين بو أوي قلو نبي getting fat بو أوي قلو نبي كواتا على تسمان هي عزيزاني من verb ing من هي حركاتك verb ing من هبو for the purpose of the بكار بينين لدواي أو شوازي نيجاتيف تكا شتكي نيجاتيف معناه كأويش قلوية لبر هندي من شوازي نيجاتيف بكار هناوا عزيزان يعني not getting fat بو أوي قلو نبين إما ولبرتيش for the purpose of بكات ولا بدأ أوي verb ing من هي أقدر من and the last one she told him to play quiet so that he would not disturb the neighbors
ئەو ینی دایکی بە کوڕەکەی وت یان کچەکە بە کوڕەکەی وت بۆ ئەوەی یاری بە بێدەنجی بکە لۆچی بۆچی so that بۆ ئەوەی he would not disturb the neighbors بۆ ئەوەی ئازاری یان جیرانەکانی خۆیان دراوسێکانیان ئیزعاج نەکە بۆ ئەوەی ئازاری دراوسێکان نەداتن دەبێ بە بێدەنجی مناڵەکانمان یاری بکەن he would not disturb the neighbors ئەلێرە ئازیزان شێوازی نەگەتیڤە چکە وشەی دیستێبمان هەیە کە بەمانای ئازاردان یان ئیزعاجکردن دێ ئەلێرە ئازیزانی من و لە دوای سەوداتەکە چ بە هاتووە ڕاستەخۆ سەبجەکت هی لەگەڵ یەک لە مۆدەڵ ڤێربەکان وەکو وت دواتر بیسمان هەیە دیسترب ئەوجا کەمپلیمنت ئەلێر بە هەمان شێوە دەبێت سەودات هەڵبژێرین لەبەر ئەوەی ئێمە ئاماژە دەکەین بۆ مەبەستێک کە مەبەستێکمان هەیە لە دوای ئەوە ڕاستەخۆ سەبجەکت دێتن ئاگاداربن بزانین چیترمان ماوە ئازیزان نمونەی تر تەبعاً یەک دوو تێبینیمان هەیە هەندێک جار هەیە بۆ سەر لێو شێوان یان بۆ ئەوەی قوتابی تووشی هەڵە بێ یان نەتوانێت وەڵامی دروست یان ڕاست بدۆزەرێتەوە لە دوای داشەکە ڕاستەخۆ یەک لە وشانە دێ وشەکان وەکو چی سینگ ڕینگ برینگ سوینگ ڕینگ ستینگ ئەو وشانن کە بە ئایئنجی کۆتاییان هاتووە بەڵام ئەو ئایئنجیە سەفیکس نییە ینی پاشگر نییە بۆی زیاد کرابێ ئایئنجیەکە خۆی ئی وشەکەیە کەواتە ئایئنجەکە خۆی وشەکەیە ینی لە ناو وشەکەدایە ینی ئایئنجەکە وشەکە لە ئایئنجەکە جیان نابێتەوە بە هیچ شێوەیەک بە ئایئنجەکەەوە مانای وشەکە دەبەخشێ سینگ گۆرانی دەڵێ ئەوە مەبەستمان ئەوە نییە کە ینی هەر خۆی وشەکە بە ئایئنجی کۆتایی هاتووە کەواتە ئەوانە ڤێربن بەڵام ڤێربەکە خۆی ئایئنجی پێوەیە کەواتە بۆی زیاد نەکراوە هەتا بتوانین for the purpose of بەکاربێنین ئاگادار بن ئەوانە هەر هەمان ڤێرب بیسن بەڵام با ئایئنجی کۆتاییان هاتووە شتێکی نۆرمەڵە ئاگاتان لە وشانەبی بەڕاستی گرنگن و ئەگەر ئەو حاڵەتانە نەمان هەبووە وشانەیە ئەو وشانە کە حاڵەتێکی نەرێ دەگەێنن وەکو fail hurt fall miss forget lose block hit disturb be tired or be overweight waste fat make mistake feel bad tired sick ill late یان burn out ئەوانە ئەو وشانن کە ئێمە زۆربەی جار ئەبێ نۆتیان لەگەڵ بەکاربێنین شێوازە نێگەتیڤەکەی بۆ ئەو قوتابیانە کە مانە نازانن ئاگادار بنیان لە مانای ڕستەکە یان لە مانای پرسیارەکە تێناگەن دەتوانن سوود لە موشانە وەربگرن بەڕاستی ئەگەر بین سەیری شێوازی وزاری یان شێوازی پرسیاری کۆتایی خۆمان بکەین زۆر جار ئێمە پرسیاری کۆتایی بەو شێوازانە دیتەوە ئازیزان سیرکەین تەماشاکەن بابین هەندێک لە پرسیارەکان شیکار بکەین I must understand the question dash solve the problem so that in order that so as to for the purpose of قوتابیانی خۆشەویست دوای ئەوەی تۆ لە ڕستەکە تێدەگەی پێویستە ینی I must understand the question من پێویستە لە پرسیارەکە تێبگەم لۆچی بۆ ئەوەی بتوانم solve the problem بۆ ئەوەی بتوانم کێشەکەم چارەسەر بکەم یان کێشەکەم شیکار بکەم ئەلێرە ئازیزان so that دەتوانین بەکاربێنین ئایا لەو بۆشاییە یان لەو داشە دەتوانم so that بەکاربێنم بەڵێ کاتێک سەبجەکتمان هەبێ بەڵام ئەگە سیر بکەین لە دوای داشەکە ڕاستە خۆت چە هاتووە solve چییە بیسە verb بیسە باشەکە verb بیسم هەبێت چۆن دەتوانم so that و in order that بەکاربێنم ناتوانم چونکە لە دوای so that و in order that دەبێت سەبجەکت هەبێ بەڵام ئەلێرە verb base هەیە کەواتە مادام verb base هەبێ من دەتوانم چ بەکاربێنم so as to دەتوانم بەکاربێنم بەڵێ لە دوای so as to ڕاستەخۆ base دێتن هیچ کێشەی نییە ئەوە وەڵامە ڕاستەکەیە ئەدی for the purpose of دەتوانم بەکاربێنم نەخێر لەبەر ئەوەی ئایا verb ing هەیە لە دوای داشەکە بڵێ solving the problem ing پێوە بێ نەخێر مادام ing پێوە نیە کەواتە for the purpose of هیچ ناتوانم بەکاربێنم تەنها دەتوانم so as to بەکاربێنم لەبەر ئەوەی ڕاستەخۆ base هەیە Okay question 2 we must bear more wood be cold so as not to be or in order that yan as long as yan for the purpose of کامیان بزانین گونجاوە بۆ ئەو بۆشایە
لە دوای داشەکە ڕاستە خۆت چوو هاتۆ بی هاتۆ بیش چییە بیسە verb بیسە باشەکە verb بیس بێ so as not to دەتوانم ئێمە پێویستە داری زیاتر بستێنین so as not to بۆ ئەوەی be cold بۆ ئەوەی سەرما نەبێ یان سەرمامان نەبێ باشە ئەوە دەکرێت بەڵێ لە دوای تو ڕاستەوخۆ دەتوانم بیس دابنێم بەڵێ ئەوە بیس هاتووە کەواتە so as not to دەتوانم بەکاربێنم ئەوە یەک ئەوەی دەتوانین بەکاربێنین وەڵامی ڕاستە in order that دەتوان بەکاربێنم نەخێت لەبەر ئەوەی سەبجەکت نهاتووە لەگەڵ modal verb کەواتە بی ناتوانم as long as بە هەمان شێوە ئەوەشیان ناتوانین لەبەر ئەوەی ئەوەش کۆمەڵک یاسا و شێوازی خۆی هەیە لەگەڵ بابەتی if ئێمە خوێندومانە وەکو conjunction for the purpose of کاتێک بەکاردێنین ئەگەر verb ing هەبێ ئایا verb ing مان هەیە نەخێر verb ing شمان نییە کەواتە تەنها دەتوانم so as not to بەکاربێنم شتیتر ناتوانم بەکاربێنم I went to bed early من زوو چوومە خەوتم لۆ to in order to یان for the purpose of یان so that یەک لەوانە I wouldn't be tired in the morning بۆ ئەوەی بەیانیان کاتێک لە خەواڵ دەستم ماندوو نەبم هەز بە ماندوێتی نەکەم کەواتە دەبێت باش بخەوم ئەلێرە ئازیزان ئەگە سیر بکەین لە دوای داشەکە ڕاستەوخۆ چە هاتووە سەبجەکت هاتووە دواتر modal verb هاتووە اینجا بیس هاتووە ئەوە modal verb ئەوەش بیس verb بیس ئەوە verb بیسە باشە ئەگەر سەبجەکت هاتبێ دەتوانم جەماعەتی تووەکان بەکاربێنم to in order to so as to نەخێر لەبەر ئەوەی وا ڕاستەوخۆ بیسیان لە دوودێ بەڵام ئەوە سەبجەکتە سەبجەکتەکەش ئایا دەتوانم for the purpose of بەکاربێنم نەخێر ئەویش لەبەرەوەی verb ing دەوێت ئەوەش سەبجەکت هاتووە کەواتە دەبێت بەکاربێنم ئیلا so that یان in order that کامیان بزانین هەیە so that هەیە کەواتە so that دەتوانم بەکاربێنم بەڵێ دەتوانین بەکاربێنین لەبەر ئەوەی سەبجەکت هەیە لە دوای سەبجەکتەکەش ڕاستەوخۆ یەک لە modal verbەکان بە شێوەی past هاتووە دواتر base complement هاتووە کەواتە دی وەڵامی ڕاستە لەبەر ئەوەی سەبجەکت هەیە ئازیزان هەر کاتێک بیسمان هەبوو تو بەکاردێت جەماعەتی تووەکان هەر کاتێک سەبجەکت هەبوو جەماعەتی داتەکان بەکاردێت کەمە بەسمان so that و in order داتە هەر کاتێک verb ing هەبوو for the purpose of بەکاردێت زۆر ئاسانە لە خۆت تێگمەدا ئەو دوو نمرێت لە کیز ناچێ I'm studying very hard at the moment من ئێستا زۆر بەباشی دەخوێنم pass my exams next month بۆ ئەوەی بتوانم لە تاقیکردنەوەی مانجی داهات و سەرکەوتوو بم باشە ئەلێرە ئازیزان ئەگە سەیری داشەکە بکەین و دوای داشەکە چمان هەیە verb baseمان هەیە باشە ئەگە verb baseمان هەبێ تو بەکاردێ بەڵێ دەتوانم بفو بەکاربێنم in order that نەخێر لەبەرەوەی سەبجەکت نییە for the purpose of لەبەرەوەی verb ing نییە so that لەبەرەوەی سەبجەکت نییە ناتوان بەکاربێنم کەواتە تەنها دەتوانم تو بەکاربێنم لەبەرەوەی لە دوای تو ڕاستەوخۆ بیس دێتن و بیسیش هاتووە تەواو کێشەی نییە I went there من چوومە شوێنەکە meeting him بۆ ئەوەی ئەو کەسە ببینم باشە so that دەتوانم بەکاربێنم نەخێر سەبجەکتمان نییە ئەلێرە چمان هەیە verb ing مان هەیە باشە ئەدی نەموت ئەگە verb ing هەبوو لە دوای داشەکە ڕاستەوخۆ چ بەکاردێنین for the purpose of بەکاردێ so as توش بەکار نایە چونکە بیس نییە ئەگە meet باید تەواو بوو so as to یان تو بەکاردێنە in order to in order that بە هەمان شێوە بەکار نایە that لەبەر ئەوەی سەبجەکت نییە ئەگەر بینە سەر پرسیارە وزاریەکان ئازیزانی من با بین لۆ ئەوەی ئێمە بەرچاوڕوونیەکی زۆر باشمان هەبێ لە تاقیکردنەوەی کۆتایی وزاری لۆی تووشی هەڵەش نەبین ئازیزان با بین هەندێک پرسیاری وزاری حەل بکەین بەڕاستی گرینگە ئاگادار بن زۆریش وریابن 2024 second attempt and 2024 first attempt ئەلێ دوو پرسیارمان هەیە خولی یەکەم خولی دوم کەواتە ئێمە دەبێت دڵنیابین لەو بابەتە پرسیار دێتەوە و دوو نمرەشی لەسەرە وە گرینگە ئێمە بتوانین ئەو دوو نمرەیە بەدەست بێنین نێڵین لە کیسمان بچێت بەی شێوەیەک ئەگەر سەیری پرسیاری ژمارە 29 بکەین he dashed very quietly dash a word باشە ئەگەر سەیر بکەین دوو بۆشاییمان هەیە ئەلێرە ئازیزان ئەگەر ئێمە سەرەتا تەمعان لە پرسیاری لەو شێوازە یەکسەر بڕۆسەر کەنجەکشنەکان بزانە لە دوای کەنجەکشنەکان چی هاتووە ئایا کەنجەکشنەکانی بە شێوەیەکی دروست داناوە ئەو وشەیە دەکەوێتە دوای کەنجەکشنەکان تەواوە
ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەوە کەنجەکشنەکانە ئاگادار بن ئەو پرسیارانە زۆر تەرکیزی دەوێ چکە پرسیاری جوانن so that for the purpose of and so that also we have so as to ئەو مەجموعە کەنجەکشنەمانەیە ئەگەر بین سەرتا multiple choice یەکەم تەماشا بکەین so that no one subject هاتووە could مۆدەڵە here verb base ئایا ئەو پرسیارە کێشەی هەیە نەخێر هیچ مشکلەی نییە و ئەلێرە مۆدڵ هاتووە لە دوای سەبجەکتەکە ئەوەش کێشەی نییە ڤێربەکی مۆدڵ هاتووە کەواتە ئەوەندا دەکەوێتە بۆشایی دووەم ئەدی بۆشایی یەکەم کەواتە چی بەکارهێناوە spoke speak spoke شێوازی پاستە ئەگەر ئێوە شێوازی پاست بێ دەبێت مۆدڵەکەشمان شێوازی پاست بێ spoke could کەواتە هیچ کێشەی نییە بەڕاستی ئەی وەڵامی ڕاستە هیچ مشکلەی نییە لەبەر ئەوە یەک ڤێربەکەمان پاستە مۆدڵەکەشمان پاستە لە دوای سۆزاتیش سەبجەکت هاتووە هیچ کێشەی نییە و لە کۆتایی لە دوای مۆدڵەکەش بەیس هاتووە ڤێرب بەیس هاتووە کەواتە کێشەی نییە بابە لە دوای کەنجەکشنەکە ڕاستەخۆ سەبجەکت هاتووە ئەی تەواوە بزانین بیلۆ هەڵەیە سیلۆ هەڵەیەوە دیلۆ هەڵەیە ئەگەر ئەی تەواوە دەبێت ئەوانی تر هەڵە بن و دەبێت هەڵەکانیان بدۆزینەوە هەتا هەڵەی پرسیارەکان هەڵەی مەڵتیپڵ چۆیسەکان نەدۆزیەوە ناتوانانی دڵنیابی لە وەڵامی ڕاست ئازیزانی من ئەوەیان ئەو خاڵە زۆر زۆر گرینگە بی بزانین چی هەڵەی تایە speak so that no one will hear باشە ئەلیرا ئەگەوە تەماشا بکەین ها سۆزات لە دوای سۆزاتەکە چ هاتووە no one subjectە دواتر مۆدڵ ڤێربەک هاتووە ئەوەش کێشەی نییە ئەوەش ڤێرب بەیسە وەڵا ئەوەشیان مشکلەی نییە بەڕاستی speak ڤێربەکی پرزنتە یعنی چاوگە پرزنتە مادەمەوە پرزنت بێ دەبێ مۆدڵەکەشمان پرزنت بێ وڵە هەردووشیان یعنی پرزنتن هیچ کێشەی نییە ئەو پرسیارە بەڕاستی ئەگەر ئاوا سیر بکەین دەڵێن تەواوە بەڵام یەک هەڵی زۆر بچوستیە هی ئەلێ وەکو سەبجەکت بەکارهاتووە ئەگەر ڤێربێکی پرزنتی لە دوا بێ یان بەیسێکی لە دوا بێ ڤێرب لە حاڵەتی پرزنت باشە لە دوایی هی و شی و ئیت ئەگەر ڤێربێکی پرزنت بێ ئەدی نابێ ئێس یان ئیئێسی کەسی سێمی تاک تێرد پەرسن سینگلەر وەربگری بەڵێ دەبی وەربگری کەواتە ئەوە لە چه حاڵەتی تەواو بوو ئەگەر بیگۆت بە he speaks ئەو ئێسەی نەخستانە بەڕاستی تەنها ئەو ئێسەی نەخستانە ئەگەر ئەو ئێسەی پێوە باێ زۆر زۆر تەواو بوو ئازیزان ئەها کاتێک دەڵێن قوتابیانی خۆشەویست ورد بن لەبەر ئەوەیە زۆر جار هەیە بە ئێسێک یان بە ئیدیەک یان بە ئایئێنجیەک وەڵامەکە هەڵەیە دەبێ وریابی کەواتە بی هەڵەیە لەبەر ئەوەی ئەو ئێسەمان نییە باشە سی بزانین لەو هەڵەیە he's speaking for the very quietly for the purpose of no one hearing subject of the verb ing باشە ئێمە ئەدی باسی for the purpose of مان نەکرد گوتمان ڕاستەخۆ verb ing لێ پێویستی بە سەبجەکت نییە بەڵێ باسمان کرد لەبەر هەندێ بەڕاستی ئەو نۆوەنە بە هیچ شێوەیەک نابێ هەبێ لێرە و هیورینگ دەبێت verb ing لە دووبێت لەبەر هەندێ ئەوەش وەڵامی هەڵەیە کەواتە سیش هەڵەیە ئەدی دی would spoke he would spoke شێوازی future so as no one to hear باشە so as to هەیتمان ڕاستەوخۆ بەیسی لە دوو دێ باش ئەدی ئەو سەبجەکتە چێ لێرەدانە ئەوە هەڵەیە بابەجیان ئەوە هەڵەیە و شێوازەکەی ئەمە عادەتەن شێوازی فیوچرمان لەگەڵ جەماعەتی ذاتە نەک جەماعەتی تو so as to ڕاستەوخۆ بەیسی لە دوو دێ بە هیچ شێوەیەک سەبجەکتی لە دوو نا so as ئەو دەبێت سەبجەکت ئینجا بڵێ تو ئینجا بڵێ بەیس لەبەر هەندی ئەوەش هەڵەیە کەواتە تەنها دی وەڵامی ڕاستە ئاگادار بە تەنها دی وەڵامی ئەوەی ئەی وەڵامی ڕاستە تەنها ئەی وەڵامی ڕاستە بی و سی و دی هەڵەیە بابێنە سەر پرسیاری 28 2024 first attempt خولی یەکەم بزانین ئەو پرسیارە چی تایە و بۆچی هەڵەیە و کامەی ڕاستە The old lady put on her glass dash she dash the newspapers properly ئەلێرە ئازیزان یەکسەر بڕۆنە سەر کەنجەکشنەکان
ئەوە so that for the purpose of so as to and so that ئەوانە ئەو کنجکشنانن کە ئێمە دەتوانین بەکارێن بێنین باشە ئەگە بین so ذاتی لەو بۆشاییدا بنین تەمانە ئەوە دەکەوتە بۆشایی یەکەم ڕاستە خۆ چی لە دوودێ شی ئایا جەماعەتی ذاتەکان so that و in order that سەبجەکتیان لە دوودێ بەڵێ زۆر تەواوە سەبجەکتیان لە دوودێ ڕێک ئەوە وەڵامی ڕاستە باشە بزانین بەشی دووەم لە دوای سەبجەکتەکە چ دێتن مۆدەڵ ئینجا بەیس بزانین مۆدەڵ هاتووە وڵ هاتووە باشە بەڵام لە دوای وڵەکە will be read یعنی هەردووچیان بەیسن دوو بەیسی لە دوو هاتووە باشە ئەگەر ئێمە دوو بەیس بێ ئایا وەڵامی ڕاستە ئەها ئازیزە ئەگەر تەماشا بکەین ئەتوو کاتێک تەماشای ئەو جۆرە پرسیارە دەکەی زۆر پێویستە وریابی لە حاڵەتی present و past ئەلێرا ئازیزان ئەتوو یەک بەیس هاتووە دوو بەیس هاتووە یعنی دوو verb بەیس هاتووە ئەوە یەک مانای ڕستەکەی تێک دەدا دوو ئەلێرە کاتێک وڵمان هەیە مۆدەڵ ڤێربە و بەڵام وڵەکە پرزنتە یعنی شێوازی پرزنتە بەڵام ئەلێرە put on شێوازی چییە؟ شێوازی پاستە لەبەر هەندێ ئەمن ناتوانم put onی لەگەر وڵ بەکاربێنم جیا لەوەش کە دوو بەیسی داوە ئەوە یەک هەڵەیە ئەی هەڵەیە بزانین بی so as to ڕاستەخۆ بەیسی لادو ئایا so as to بەیسی لە دوودێ ئازیزان نەخێت بە هیچ شێوەیەک لەبەر هەندێ بیەکە غەڵەتە بزانین for the purpose of بەیسی لە دوودێ نەخێت ئەوەشیان هەڵەیە لەبەر ئەوەی verb ing لە دوودێ ڕاستەخۆ بەبێ بەیس ئەگە بیگوت بە for the purpose of reading the newspaper properly هیچ کێشەی نەبوو تەواو بوو ینی verb ing بوو بەڵام لە دی بزانین دەڵێ چی so that بە هەمان شێوە وەکو یەکەم بەڵام ئەلێرە دەرێ وت ڕاستەخۆ بەیسی لە دوو هاتووە ببێ ئەوەی دوو بەیس بێیان شتێک لەو بابەتانە و وت شێوازی پاستە لەگەڵ پوتەکە هیچ کێشەی نابێ لەبەر هەندێش ڕاستەخۆ سۆداتەکە سەبجەکت ئینجا وت ئینجا بەیس کەواتە دی وەڵامی ڕاستە لە خۆت تێکمەدە ئازیزان ئەلێرە هەر کاتێک کەنجەکشنەکانمان ئاماژە پێکرد لە دوای کەنجەکشنەکەی پێویستە تۆ بزانی چ بەکاردێنین ئایا سەبجەکت دێ ئایا بەیس دێ ئایا verb ing دێ پێویستە لەوە وریابی بەڕاستی پێویستە لەوەیان زۆر وریابی ئەگەر بین ئەو پرسیارەش بە ئاماژە پێ بکەین بزانین ئەو پرسیارە ئایا هەڵەیە کامەی هەڵەی کامە ڕاستە My mom usually opens the windows in the morning Why? So that for the purpose of or to or so as she to get fresh air بۆ ئەوەی هەوایەکی سافیان هەوایەکی فرێش هەڵمژین بەیانیان دایکم عادەتەن پەنجەرەکانی ماڵەوە دەکاتەوە لە بەیانیاندا so that ڕاستەخۆ چ هاتێ لە دوای بۆشاییەکە ئازیزان ئەگەر ئێمە سیر بکەین ڕاستەخۆ خۆشەویستانم ڕاستەخۆ verb base هاتووە مادەم verb base هاتووە کەواتە جەماعەتی توی دەوێ so as to یان in order to یان to so that نایە لەبەر ئەوەی subject نەهاتەوە for the purpose of ئەگە بیگوت با getting ing با ئەوەت بەکاردات to بەڵێ دەتوانین بەکاربێنین بەڵێ to get fresh air to وەڵامی ڕاستە بەڵێ دەتوانین to بەکاربێنین چکە ڕاستەخۆ بێسی دەدووە ئەدی ئەویان ناتوانین بەکاربێنین so as she to نەخێر so as she to مان نییە لە ئینگلیزی لە کەنجەکشنەکان دەتوانین بەس تەنها دەتوان بڵێم so as to بەبێ ئەوەی شیەکە ناوی بهێنرێ بەبێ ئەوەی ئەو سەبجەکتەمان هەبێ لەبەر هەندێ ئەویان هەڵەیە هەڵەکەشمان لە شیەکەی ئازیزان کەواتە سی وەڵامی ڕاستە بابین ئەو پرسیارەش حەل بکەین They woke up early on time for the first lecture for the purpose of وەچی گوتم قوتابیانی خۆشەویست یەکسەر بڕۆسەر کەنجەکشنەکان so that so as to باش ئەگە بین تەماشای ئی یەکەم بکەین for the purpose of to being باشە to being مان هەبوو ئەمە لە دوای for the purpose of نەخێر بە هیچ شێوەیەک to being مان نییە تەنها being مان هەیە بەبێ to ئازیزان یعنی ئەو تووە زیادە لەبەر هەندێ ئەی هەڵەیە ئەوە یەک B so that زۆر تەواوە so that باشە
لە دوای ڕاستە خۆ چاتی ئازیزان they دواتر modal verb ئەوجا verb base ئایا ئەوە هیچ کێشەی هەیە؟ نەخێر هیچ کێشەی نییە بەڵام ئەلێرە یەک هەڵەی زۆر بچووکمان هەیە ئەلێرە ئەمە مۆدەڵ ڤێربەکەمان کانەکە لە بۆ پرێزم بەکاردێ کانەکە لە بۆ پرێزم بەکاردێ مادام لە بۆ پرێزم بەکاردێ کەواتە بێ ڕستەکەشمان پرێزم بێ بەڵام وۆک ئەپ پاستە کەواتە وۆک ئەپ لەگەڵ کان نابێ ئازیزانی من لەبەر هەندێک ئەوە هەڵەیە بزانین سی so that بەڵێ they subjectە would be modal verb لەگەڵ base زۆر تەواوە بەڵام ئەوە شێوازی پاستە و ئەلێرە شێوازی پاسمانەیە ئەوە شێوازی پاستە کەواتە سی وەڵامی ڕاستە ئاگال لێوی دی لۆ غەڵەتە so as to not be باشە so as to not be ئایا نێگەتیڤی so as to دەکەوێتە دوای تووەکە نەخێر ئەگەر نێگەتیڤیش بیتە ڕستەکە دەبێ نۆتەکە بکەوێتە بینی ئەزەکە و تووەکەی نەک دوای تووەکەی ئەوە لەبەر هەندێ ئەوە هەڵەیە شوێنی نۆتەکەش هەڵەیە و لەبەر هەندێ دی غەڵەتە کەواتە ئازیزانی من ئەوە ئەو پرسیارە وزاریانە بوو کە من باسم کرد ئەگە بە سەرعیش با ئەو پرسیارەشتان لە بۆ باز بکەم I turn the lights off late at night electricity so that باشە in order not to so as to both A and B so that I can save electricity ئەمن گڵۆپەکانی ماڵەوە دەکوژێمە بۆ ئەوەی پارێزگاری لە هەبوونی کارەبا بکەم I can save I turn the lights off کەواتە ئەی وەڵامی ڕاستە زۆر تەواوە سەبجەکت هاتووە modal verb لەگەڵ verb base in order not to waste بۆ ئەوەی کارەبا بەفیڕ نەدەم نۆتەکە هاتوتە پێش تووەکە و وشەی وەیست بەکار هاتووە لە جیاتی سیڤ بەڵێ لۆ ئەوەی من کارەبا بەفیڕ نەدەم گڵۆپەکانی ماڵەوە دەکوژێمەوە کەواتە بیش وەڵامی ڕاستە ئەیوبی هەردووچیان ڕاستن so as to save ئەلێرە ئەدجکتیڤە و ناونیشە ئەلێرە لەبەر هەندێک ناتوانم بەکاربێنم چکە دەبی دائیمەن لە دوای so as to verb base بێتن کەواتە ئەوەیان غەڵەتە بەڕاستی لەبەر هەندێ سی هەڵەیە کەواتە دی بزانین دەڵێ دی دەڵێ both A and B هەردووچیان ڕاستن بەڵێ کەواتە وەڵامە ڕاستەکەم دیە ئازیزان کەواتە من ئەیو بیەکەی لا دەبم لەبەر ئەوەی دی هەڵدەبژێنم دی پێمان دەڵێتن ئەیوبی هەردووچی ڕاستە ئەوە کۆمەڵێک پرسیاری گشتی و کۆمەڵێک پرسیاری وزاری بۆ ئەوەی خۆشەویستم باس کرد ئازیزانی بە هیوادارم سوودێکی باشتان لەو بابەتە وەربگرت بێ و زۆر بە تەفاسیلی باسمان کرد ئیشاڵڵا بە هیوای ئەوەی کە دوو نمرەی ئەو بابەتەمان لە کیز نەچێ هەتا دەرسێکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە زۆر سپاس بۆ ئێوە